دەڤەری بادینان بە دیاریکراویش زاخۆ یەکێکە لە شوێنە گەشتیاری و کشت و کاڵیەکانی هەرێمی کوردستان کە ئەگەر زیاتر گرنگی پێ بدرێ دەبێتە شوێنێکی گەشتیاری و کشت و کاڵی ئەو تۆ کە ڕەنگە تەواوی ناوچەکە ببوژێنێتەوە. ئەمڕۆژ سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەردی بەناغی کۆمەڵێک پرۆژەی لە زاخۆ دانا. دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین تا چەند کردنەوەی ئەم جۆرە پرۆژانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە زاخۆ زیاتر ببوژێتەوە ببێتە ماڵبەندێکی گەشتیاری کە نەک لە کوردستان و عێراق بەڵکو لە ناوچەکە شوێنی دیاری خۆی هەبێ. بە میوانداری زۆر بەڕێز گۆدار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی زاخۆ ڕاستەخۆ لە زاخۆ لەگەڵماندایە. کاک گۆدار شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سەرەتا پیرۆزباییشتان لێ دەکەین بە بۆنەیکردنەوەی ئەو کۆمەڵە پرۆژەیە کە ئەمڕۆ سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەردی بناغی بۆ دانا. دێمە سەر پرسیارەکانمان. بۆ خۆ دەزانی زاخۆیەکێکە لە شوێنە گەشتیاریە هەرە دیارەکانی هەرێمی کوردستان. ئەم جۆرە پرۆژانەی کە ئەمڕۆ سەرۆکوەزیران بەردی بناغی دانا لەوێ دەتوانێت چ گۆڕانکاریە یاخود چ تەکانێک بدا بە گەشت و گوزار بە تایبەتی لە دەڤەری زاخۆ؟ بله زۆر سپاس بۆ وێ دەرفەتێ. هەڵبەتە بۆرینە ساڵێکی سەرجێ ئیدارە سەربەخۆیە زاخۆ ئەبروکە بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی ڕێزدار کاک مەسرور بارزانی سەردانە ئیدارە سەربەخۆیە زاخۆ کرد. ڕۆژێکا مێژووی بوومە خۆشبەختانە کوشیان وێ ماوەی ساڵێدا 115 پرۆژەیەن جۆرە و جۆر کە لەسەر ڕاستپەردا بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتێ ئەو پرۆژە بن ئەوێ کوژین و ژیارە خەڵکێ وەگرێدای مە هەوڵدا ئەف پرۆژێت مە بچنە بوارەی جێبەجێکردنیدا هەندێک شوانە تەمام بووینە و هەندێکیش بوارەی ئەنجامدانێنە. بەێ سەبارەت پرسیارەتە جەنابی وەزانیدن زاخۆ زەمینەوەی زۆر خۆشە بۆ هەندێ و بەرەف شارێکی گەشتیاری بچێت. گەلێک جاران بەحسەت کەنج بلێک و شارێکی تجاریە شارێکی سیاحی و گشت و کاڵیەش بەرهەندێژێک هەوڵدا گرنگیەکە تایبەت بوارێ گەشت و گوزارش بدەین. بسپاس و بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی مەزنترین پرۆژەی گەشتیاری کو حکومەت خۆ جێبەجێت کرد کو بە کوژمێ 15 میلیۆن دلارە دروستکردنا 5 پۆندا نافخابیرێ زاخۆدا و هەروەسا دروستکردنا کۆرنیشێ پرا دەلال و هەر ئالیەت خابیرێ زاخۆت گرتن هەر لەخی کیلومترەکە و ئەف و زێدەباری 15 خانە زاخۆ و ئەف پرۆژە ئینشاءالله ساڵە ئایندەدا بچێت بوارێ جێبەجێکردنێدا و تەمام بێت و بکەوتە خزمەتە ئەوڵادیە. تەبیە ئەف پرۆژە دێ زۆر گۆڕانکاریە مەزن زاخۆ پەیدا کردن پێشتر سوودش وی خابیرێ زاخۆ نەهاتوو بە وەرگتن بەرهەندێژمە هەوڵدا و سوودش وی خابیرێ بهێتە وەرگتن هەم بۆ سیاحە و هەمژ بۆ گشت و کاڵی. سوپاس و بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی. بەێ باشە کاگە گۆتار من دەمەوێت زیاتر ئەوە بزانم بەرنامەتان بۆ زیاتر گەشە پێدانی زاخۆ بە دیاریکراویش لە دوو بواردا هەم بواری کشت و کاڵ هەم بواری گەشتیاری بۆ خۆ دەزانی زاخۆ هەم لە بواری کشت و کاڵی زۆر گرنگە هەم لە بواری گەشتیاری. دەتانەوێت چ شتێتر ینی بەرنامەتان چییە؟ ئەو شتانەی نەکراون دەبێت چی بن؟ چ داواکاریشی ترتانەیە لە حکوومەت؟ بەێ سەبارەت بوارێ گەشت و گوزارێ ژبلێک و دەڤەرە زاخۆ قەزاباتی فا زەمینەوەی زۆرە خۆشە بوو بوارێ گەشتیاری خۆشبەختانە هەندێک پرۆژێن گەشتیاریت کردێ تایبەت قەزاباتی فایت هاتیە جێبەجێکردن هەروەکو بەڕێز جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی ئەڤ ئیشارەت پێدای هەندێک ئەو ناوچێت و شەڕ و پێکدادانی ناوبەرە چەکدارێن پەکێکی و لەشکری تورکیا بوونە سەبەبی هەندێک و ئەو ناوچێت گەشتیاریژ چۆل ببن بەداخەوەکو شوێنێت گەلک خۆشن و گەلک دلڤەکەرن و شوێنێت گەشتیارینە بەروان شەڕ و پێکدادانە سوود لێ منتەقەی ئەنکوێ ناوچێ نەهاتیە وەرگرتن مە زۆر جار هەوڵدایەک و ئەم پلانێت خۆ جێبەجێ بکەن ژوانە سیلاڤە شەران شکۆیەکیش بێژن مەشهورترین سیلاڤانە سەراستی عێراقی خەڵک زۆر سەردانەوێ دەڤەرێت کردن هەروەسا سیلاڤە سووریا کەوتە قەزاباتیفە
سوودشوان دەوێت گەشتیاری بێتە وەرگرتنی ئەم بشێن سرنجا گەشتیاران هەمی عێراقی و لە هەرێما کوردستانی بۆ وێ دەوێت بکێشن طبعا پلانت مەدێ بەردەوام بن بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی هەمی بوارەدایە گوتی ئەم هاریکار و پشتەوامی بۆ هەندێک کەرتێ گەشتیاری سنووری ئیدارە سەربەخۆی ئازاخۆ بچێت قۆناغەکە دیدا هەروەسە بوارێ گشت و کالیژێک خۆشبەختانە ئەمە هەوڵدایەک و گرنگیەکە تایبەت بدەینە کەرتێ گشت و کالی سنووری ئیدارە سەربەخۆی ئازاخۆ gelek berhemên navxwî vê deverê çêt bin û min vê îşaretê bixalekê bidim inşallah ayindekê nêzik da projeyekê giştokalî gel kompaniyeka îmaratî inşallah ev proje dê xizmeteka mezina giştokalî vê deverê dikit û dê derfet hebit bû xelkê me ji ku kar têda bikin. باش کاگ گوتار بە خۆ دەزانی ینی بەهۆی شەڕ و پێکدادانی پەکەکە و هێزەکانی تورکیاوە لە ناوچەکە زۆر ناوچە لە زاخۆ بەداخەوە یا چۆڵ کراوە یا دەستی ئاوادانی نەگەیشتوێ ئێوە وەکو سەرپەرشتیاری ئیدارەی زاخۆ چ داواکاریەکتان هەیە بۆ ئەوەی هیچ نەبێت جێچەڵی پەکەکە لە ناوچەکەتان دوورکەوێتەوە بەێ بەداخەوە 28 گوندێتمە چۆلکردینە لوێ سنووری کو ئەو گوند و دەڤەرەنە ئەوێت و بڕاستیژێک شوێنێت گەشتیاری gelekێت پێشکەفتی و جوان و دیمەنێکی جوانی هەی بەداخە ئەو شەڕ و پێکدادنەوەی کردووە کە خەڵکی مێژێک وان گوندا چۆل بکەیت و ئەم نەشن سوودش وەکو گەشتیاریش لێ ببینن ڕاستیژێک ینی چەند جارە مە داخوازاکردی ڕاستیژ ئەvە جهێ شەڕ و پێکدادانی دوان هەردوو لایەنە هەم چەکدارن پەکێکی هەم لەشکری تورکیا مە سەربەریە ئاخا خۆت بێت وەکو هەرێما کوردستانی مەم داخوازتکەن و شەڕ و پێکدادانت خۆ ببێنە سنووری خۆدا بەرهندێژێک بۆ هەندێک و ئەم بشێن هەم خەڵکی مەڤگەرێتە سەرگوندێت خۆ هەمژە ئەم بوارەی گەشتیاریشدا سوودی لێرم هەر بوارەی کشت و کالیشدا زەرارەکە مەزنال مەبووی لێ دەڤەرێ و گوندێت مێ چۆل بووین و خەڵکی مەژێک ناچار بووە و ئەو ڕز و باغێت خوا و بێژن بوارێ کشت و کالیژە بجه بێت و قەستە ناف شارا بکەت بەرهندێژێک ئەم داخوازتکەن و ئەوێ شەڕی ناف دەڤێتمە دیر بکەون و دەڤێتمە ئارام بمینن و سەربەریە خاکە هەرێما کوردستانی بێتە پاراستن باش کاگ گۆدار بە خۆ دەزانی ینی ئەو گەشانەوەیە یا ئەو کرانەوەیە ئەو گەشە پێدانی لە زاخۆ هەیە مایەی گرنگی پێدان و سەرنج لێدانە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە چۆن دەتوانین بە چ شێوازێک ئێوە چ پێشنیازێکتان هەیە ئەو ئەزمونەی گەشە پێدان لە بواری کشت و کاڵ و لە بواری گەشتیاری کە لە زاخۆ هەیە چۆن دەتوانین بیجۆزینەوە بۆ باقی شوێنەکانی تری کوردستان ئەوانەی کە ناوچەی گەشت و گوزاری باشن کشت و کاڵی باشیان لێ هەیە بەێ طبعی وەکی ئەم دەست بکار بووین سەر ڕاستپەردا بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی پلانەکە توکمە هاتە داڕشتن بوارەی گەشتیاری و هەم بوارەی کشت و کاڵیش ئەم vێگاوێت vê قۆناغێدا ئەم هەوڵ دەین ئەو جهێت گەشتیاری وەکو حکوومەت ئەم ئەرکێک و بێژن سەر ملی حکوومەتێت کەوێت ئەم ڕێک و بانێت وانە دروستکەین بۆ هەندێ ئەم زەمینۆی خۆش بکەین گەشتیار قەستاوان دەڤەرا بکەن خۆشببختانە مە هەوڵدا گەلکەرتێ تایبەتش و دەورە خۆ ببینێت ئاواکردنا زاخۆدا دوبارێ گەشتیاریدا چەندین پرۆژێت ئایندەدا و ئینشاءالله بەردێ بناغێدێ بۆێتە دانێت کەرتێ تایبەت بوارەی گەشتیاریە وەک بێژین زاخۆ بوارەی گەشتیاریدا بێنە قۆناغەکادی و هەندێ سرنجا هەمی خەڵکێ ڕاکێشین بۆ وێ دەڤەرێ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە زۆر جاراش تەکیدا کردی و تاکە سەرچەوە دەبێت ئەم سەرچەوەی جیاواز بگەڕین بۆ هەندێک و ئەم بشێن سوود خێر و بێرێت هەرێما کوردستانی وەربگرین یەکشوان هەردوو کەرتێک و جەنابەتە ئیشارەت بدای کەرتێ گەشتیاریە و کەرتێک کشت و کاڵیە شێن vێن بوارەدا و vê deverê herdû bara bibeyne qûnaxekadî hem sûd lêwer bigirîn bû hikûmeta Herêma Kurdistanê hemiş bû xelkê me delîva karî zêtir bû wana peyda bit. Ev plana me dareştî inşallah em min sala bihêtin çendîn projediyê wekî min îşaret bidayê kertê taybete diçin et bi warê cêbecikirina qûnaxê Dumayekê şêwaz û sîmayê vê deverê dê sîmayekê geştiyarî pêve diyar bît. باش کاگ گۆهدار دواپرسیار لە جەنابەت بەڕای ئێوە بۆ خۆ دەزانی ینی کەرتی کشت و کاڵ لەگەڵ کەرتی گەشتیاری وەکو زۆر جار
سەرۆکی حکوومەتیش مەسرور بارزانی پێداگری لەسەرەوەکە قسە لەسەرەوەکە دەکرێت ئەگەر کەرتی کشت و کاڵ و گەشتیاری بە چاچی بخرێنە گەڕ با شێوەیەکی ستاندارد زۆر بە ئاسانی دەتوانێت جێگای نەوت بگرێتەوە شێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز بکە ئەمە بەڕای ئێوە چۆن دەکرێت چۆن دەتوانین سوود لەو دۆخەی ئەو دۆخە باشە لە ڕووی کشت و کاڵ و هەروەها گەشتیاریەوە لە زاخۆ چۆن دەتوانین سوودی لێوە بگرین بله هەر لە کارنامەی حکوومەتە هەرێما کوردستانê تایبەتیش بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستان بیدایەتە کابینێژێک تەرکیز سەر دروستکردنەوە بەنداوە هاتەکردنی خۆشبەختانە ئەڤروکە جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕاگەاند گوت ئایندەدا بەنداوێکی بوو سنووری ئیدارە سەربەخۆ دەهێتە دروستکردن سەر خابیرێ زاخۆ ئەvە ئێکشۆی دەلالەتەوەی چەندێ دەت و ئەم بەنداوە هەم بوارێ گەشتیاری هەمش بوارێ کشت و کاڵی دێسوود لێ دەوەرگرتنی ئەو ئاواکو ئەم بێژن یا بەنداوێ دەهێتە خەت بووان هەمی دەشت و باغ و بیستانی کولڤێ سنووری هەنە بێتە کێشان گرنگیەکە تایبەتە بوارێ کشت و کاڵی بدە هەمشک سنوورێ بێژنوێ سەدێ دێ هەمی بنە شوێنێ گەشتیاری و بۆ هەندێک سەرنجا خەڵکێ بکەش تەبەی ئەvە یەکشوان ئارمانجایە و دروستکردنا بەنداوە دەبێتە سەبەبێکی هەندێک و کەرتێ گەشتیاری و کەرتێ کشت و کاڵی پێشە بچیتن ئەم گەشتبینن ئایندەیەکی باشی پێشیا vê سنوورێ هەیە و ئینشاءله ئایندەدا ئەم بشن پرۆژن باشتر و خزمەتە زیاتر یا هەوڵاتیان vê دەڤەرێ بکەن لەسەر ڕاستپەردا بەرز جەنابی سەرۆکی حکوومەتێ باش زۆر بەڕێز گۆدار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی زاخۆ ڕاستە و خۆ لە زاخۆ لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش زۆر سپاس